بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەمازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردن لەسەرەوەی کە ئێوەی ئازیز دەتوان پەیوەندی بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەسەر بڕێن قسەکردن لەسەر هۆکارەکانی خراپبوونی ڕێگاوبان لە هەرێمی کوردستاندا دەزانین کە لە هەرێمی کوردستاندا یەکێکی دیکە لەو کێشانەی هاوڵاتیان پێوەی دەناڵێن ساڵانە سەدان هاوڵاتی لەم هەرێمەدا گیان لەدەست دەدات بەهۆی خراپی ڕێگاوبانەکانەوە لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەی کە داهاتێکی زۆر لە وڵاتەدا هەیە چ داهاتی نەوت بێت وە چ داهاتی ناوخۆ تاوەکو ئێستا نتواناو لەو داهاتی کە ناوخۆدا هەیە ڕێگاوبانەکان تا ڕادەیەک چاک بکرن و کێشە گرفتەکانی ئەو ڕێگاوبانانیکان لە هەرێمی کوردستاندا لە نێوان شارەکانەوە ناوخۆی شارەکانیش کێشە گرفتەکان چارەسەر بکرێن ساڵانە سەدان هاوڵاتی لەم هەرێمەدا گیان لەدەست دەدەن بەهۆی خراپی ڕێگاوبانەکانەوە ڕاستە بەشێکی بەهۆی هەڵەی شۆفێرەکانەوە بەڵام ڕێگاوبانەکانیش کە هاتوچۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان خۆیان ئاماژەیان پێکردووە خراپی ڕێگاوبانەکان کاریگەریەکی زۆری کردوتە سەرەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە زیادبوون بکەن لە هەرێمی کوردستاندا لەگەڵ ئەوەی کە داهاتێکی ناوخۆی زۆر کۆ دەکرێتەوە ئەگەر واز لە داهاتی نەوتیش بێنین بۆ نمونە ئەمە گومورگە باجی ڕسوماتەوە باجی خانوبەرەوە چەندین باج و ڕسوماتی دیکە کە لە هاوڵاتی وەردەگیرێت وەروها باج و ڕسوماتێکە لە کاسبکاران کە چەند ساڵێکە مەشتێکی نوێ و لە کاسبکاران و لەو دوکاندارانی کە نەنەوە بازاڕەکاندا هەن باجی لەوان وەردەگیرێت لەگەڵ ئەمانشدا دانانی کامێرەی چاودێری لە شەقامەکاندا و داهاتی دەست بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ دەکەوێتەوە تاوکو ئێستا لەگەڵ هەموو ئەم داهاتانەدا نەتوانراوە کێشە و گرفتەکانی ڕێگاوبان چارەسەر بکرێت و ڕێگاوبانێکی تۆکمە بۆ هاوڵاتیان دەستەبەر بێت لە هەموو ساڵێکدا کاربەدەستانی هەرێمی کوردستان و دەسەڵاتداران و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزارەتی ئاوادانکردنەوە چەندین بەڵێن دەدەن بۆی کە ڕێگاوبانەکان چاپ بکەن و کێشەگرفتی ڕێگاوبانەکان چارەسەر بکەن و هەوڵ بدەن ڕێگاوبانی نوێ دروست بکەن بەڵام بەداخەوە هیچێکی لەو بڵێنانە ناچێتە سەر وە جێبەجێ ناکەن لە هەرێمی کوردستاندا داهاتی ناوخۆ بە ڕادەیەک زیادی کردووە کە لە 300 ملیارەوە بۆ 500 ملیار زیادی کردووە کەمەش داهاتێکی زۆر دەکرێت بەشێک لەم داهاتە بۆ ڕێگاوبانەکان دابین بکرێت لەگەڵ هەموو ئەمانشدا چەندین مەرزی نێودەوڵەتیمان هەیە لە هەرێمی کوردستاندا لەگەڵەوەی کە ئەم مەرزانە ڕێگاوبانێکی لە ڕادە بە دەریان لە ڕادە بە درخراپیان هەیە بەڵام نەتوانراوە ئەو داهاتی کە لە گومرگەکانەوە دەستیان دەکەوێت بەشێکی بۆ ڕێگاوبانەکان هیچنا ئەو داهاتی کە لە نێوان لە مەرزەکانەوە دەستیان دەکەوێت بەشێکی بۆ ئەو ڕێگایە کە دەچێتەوە بۆ مەرزەکە چارەسەر بکرێن هاوڵاتیانێکی زۆر شۆفێرانێکی زۆر گلەی و گازندەی ئەویان هەیە کە لە ڕادە بەدە ڕێگاوبانەکان خراپە بەتایبەت ڕێگاوبانی مەرزەکان کە ساڵانە هەریەکێک لەو سنووران هەریەکی لەو دەواازە سنووریانە زیاتر لە 100 میلیارد دیناریان دەست دەکەوێت بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە کێشە و گرفتی ڕێگاوبانەکان لە هەرێمدا چارەسەر بکرێن. دەچمە لای بەشێک لە کۆمنتەکانیەوەی ئازیز کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە نوران نورەدین نووسێتی لە هەموو جیهاندا باجی هاوڵاتی هەیە بەڵام دیسان دەگەڕێتەوە بۆ خزمەتکردنی خەڵک ئەمە یەکێکە لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە کە لە هەموو جیهاندا باج لە هاوڵاتی وەردەگیرێت یانی ئەمە شتێکی ئاساییە کە باج لە هاوڵاتیان وەربگیرێت بەڵام بۆ مەرجەی ئەو باجە ئەو ڕسوماتێکە لە هاوڵاتی وەردەگیرێت دووبارە بۆ خزمەتکردنی هاوڵاتیەکان بەکاربێنێتەوە بۆ چارەسەرکردنی ڕێگاوبانەکان بەکاربێنێتەوە وەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا داهاتەکان دیار نامێنن و نازانێت چیان بەسەر دێت و ناشەفافی لە داهات و لە بودجەی ئەم هەرێمەدا هەیە هەروەها لیندەر مزەفەر دەڵێ جێگەی داخە دەڵێن حکوومەتمان هەیە ئاگای لە هاوڵاتی نییە لەبەر خۆی هەروەها نەوزاد ئەحمەد دەڵێ ئەم هەموو باجە ئەدرێ ئەوە ئێستا ڕێگاوبانەکەمان زۆر باش بوونە ئەحمەد بیسەڵمێنی دەڵێ لەبەر ئەوەی سامانی وڵات بە فیرۆ دەدرێت ئاشتی عەلی دەڵێت حکوومەت لەبەر زۆری گەندەڵ و دزیکردن ئاگای لە میلەت نەماوە بەداخەوە لە هەفتەی ڕابردوودا چەندین ڕووداوی هاتوچۆ بە تایبەتی لە ڕێگای دەربەندی خانکەلار ڕوویدا کە چەند هاوڵاتیە گیانیان لەدەستدا هەفتەی ڕابردوو 3 هاوڵاتی دوو ڕووداوی جیا گیانیان لەدەستدا و لەو ڕێگایەدا بوونە قوربانی کە دوای ئەو ڕووداوانە کاربەدەستانی وڵات و جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنی چارەسەرکردنی و چاکردنی ئەو ڕێگاوبانیدا و تاوکردنی ڕێگاوبانی نێوان دەربەنی خان سلێمانی و کەلار
چارەسەر بکرێت و ئەو ڕێگایە چاک بکرێت بەڵام هەموو ساڵێک ئەم بەڵێنانە دەدەن و بەداخەوە بەڵێنەکان جێبەجێ ناکرێت وەک هاوڵاتیان ئاماژەی پێ دەکەن و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی دەربەنی خانیش نزیک لە ڕێگای تونێلەکە گرت بوونەوە ئاماژیان بەوە دەکرد کە ئەوان بڕوایان نییە بە بەڵێنەکانی حکوومەت و کاربەدەستانی ئەم وڵاتە کە بیانێت کێشەکانیان چارەسەر بکات بووە بتوانن ڕێگایەکی تۆکمە و باش بۆ هاوڵاتیان بەرقەرار ببێت. کۆمنتێکی دیکەی ئێوەی ئازیز دەخوێنمەوە عەبدوستار خۆشناو دەڵێ داهاتی ئەم وڵاتە لەبەر گەندەڵ و دزەکان بەشی هیچی تر ناکات هێرشنامێقیش نووسیوێتی هەتا کورد خاوەنی ئەم دەسەڵاتە بێت هەرگیز لەمە باشتر نابێت. ئازان خۆشەویستان ئێوەش دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەوەی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت پەیوەندیمان پێ بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەبارەی ئەم بابەتەوە بخەنە ڕوو کە بۆچی لەگەڵ هەموو ئەم داهات زۆرەی کە لە هەرێمی کوردستانیان هەیە بەڵام ڕێگاوبانەکان تا دێت خراپتر دەبن و ناتوانرێت ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەشێکی بۆ چارەسەرکردنی ڕێگاوبانەکان دابین بکرێت و ڕێگاوبانی نوێ دروست بکرێت ئەگەر ئەوانە کۆنەوە هەروەها بەشێکی زۆر لەو ڕێگاوبانانەش نۆژەن بکرێتەوە تاوەکو کەمترین ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان و لەسەر ڕێگاکاندا ڕوو بدات. وەک ئاماژەم پێکرد ساڵانە بەشێکی زۆر ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ڕێگاوبانەکانەوەیە بەهۆی ڕێگاوبانێکەوە یاخود شەقامێکەوە کە یەک سایدە یاخود باڵێن ئەوەیە کە شۆفێر زۆر جار ئەمە کێشەی بۆ دروست دەبێت یاخود بوونی چاڵ و چۆڵێکی زۆر لە شەقامەکاندا زۆر جار ئۆتۆمبیل یاخود شۆفێرێک بە ڕێڕێوی خۆی دەڕوات و لەبەرەوەی کە چاڵێک لەسەر ڕێگاکێتی دەچێتە سەر سایدی تەنیشت شەقامەکەی خۆی و ئەمەش زۆر جار ڕووداوی لێ دەکەوێتەوە بەداخەوە ساڵانە چەندین هاوڵاتی لەم هەرێمەدا گیان لەدەست دەدەن. شۆڕش ئەیوب لەو بارە دەنووسێت هەتا نەوەیەکی پەروەردەکرا و گۆشکرا و بە باوەڕ و خواناسی وجدان زیندوو مرۆڤ دۆست نەبێ حاڵی ئەم میلەتە و ئەم خەڵکە باش نابێت. هەروەها سەردار ڕەو دەڵێت ئێمە میلەت بێدەنگین و بەرپرسەکانیش بە ئارەزوی خۆیان زوڵم دەکەن. وڵازان دەچمە لای یەکەمین پەیوەندی کاکەڵکەوت لە دەربەنی خان کاگەڵکەوت سڵای خوا لەوێ. سڵای خوا لە تۆ براکەم باشی؟ سەرچاوەکانم ئەلحەمدولیلا باشن ئێوە باشن؟ باشبانێ بم برای بەڕێز وەڵای برای لەسەر ئەو ڕێگەی دەربەنی خانە پاشایەتە هەمووی سێ ڕۆژ نابێت دوو کوڕی برادرم یانی لەم ڕێگایە پیاچن ڕۆژ نییە هەموو ڕۆژێک حادیسەیەک ڕووداوێک لەبەرەی ئەم ڕجادەبانەوە دروستە بێت. لەدوایە خەڵکی شارێکی ئاو یعنی سەرچاوی ئاوەکە لەلای ئێمە باوەڕەکەی کارەباکەمان لە چواری بەیانیە بڕێ بۆ چواری ئێوارە. ئەوەنە بێ کارەبایە لەوێ؟ ئارە بەخوای گەورە لە چواری بەیانی بۆ چواری ئێوارە بڕاوە 3 ئەمپێر مۆلیدەم هەیە چێن بەخوا 6,500 لێ سەندێ. باشە برای من لەجا ئەوە بۆ خوایە لە تێرەوە ئەم نەفسە ئیشی سێمانیمەیە ناوێرم بڕم بۆ جادەیە بۆ سێمانی. لە خەڵکی دەربەنی خام کاتەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بەرپرسان بەڵێنی چارەسەرکردن و چاکردنی و ڕێگاوانە و تاوکردنی پرۆژەیە ئەو پرۆژەیان کرد پێ دوایە کە کاربەدەستانی حکوومەت بەڵێنەکانیان جێبەجێ بکەن و بەڵێنەکانیان بەخوای گەورە کاتە بەس لە کاتی دەنگدانە بەڵێ ئەڵێن ئەیکەین بەڵام کە دەنگدان نەما هەر نایشێ ناکەن. ئێستا من خۆم ئیشی بەقاڵی ئەەکەم لە دەربەنی خانە بۆ خوایە لە ناوبازاڕەکە لە ناوبازاڕە نایڵم کە بۆتی ئیشەکەشمان بکەیت. هەموو ڕۆژەداهی 15,000 بەس سەماعە ئەبەن ینی سەماعەکانمان ئەبەن کە نایڵ ئیشەکانمان بکەین کە کاتی دەنگدانیشیە ئیرادی خواکیرمان بۆ کرێ کارەبامان باشە بێ هەموو شتێکمان باشە بێت لەگەڵ دەنگەکان پیازەوە هەر ناونات. هەموو ساڵها مەغدە درراوە بەم شارە بەڵام بە هیچ شێوێ بە هیچ شێوێ ئەم شارەشتێکی بۆ نەکراوە کە ڕێی دڵخۆشی بێت ینی خەڵکی ئەم شارە دڵیان پێخۆشتە. ئەو شەقامەژەر بۆ خۆی ڕێڕێوەکە بۆ مەرزەکە پێم وابێت لە کەلارەوە ڕێگەیەکی سەرەکیەوە زۆرێک لە وڵاتی لەو ڕێگەی و هاتوشۆ دەکەن. ڕێبرانەکە سیارەی عەرەب هەموو سیارەیەکی عەرەب و سیارەی مەرز و سیارەی هەموو شوێنەکان یانی لەم جادەوەیە ئەم جادەیەکی زۆر زۆر قەرەباڵخە وەڵڵا هەر عەیبە بۆ ئەم دەسەڵاتەکە ئەم جادەیە ینی بە ئاوا بە فرامۆش کراوە بۆ خوایە ینی ئەوەی کە ئیشێکی زۆر زۆر زەریری نەوێ مەگەر نەخۆشیێکی ببڕا بۆ سێمانی بۆ خوای خۆم 3 ڕۆژە ئیشی سێمانی مێ ناوێرم بڕۆم کاکە ئەمە کەی جادێ مەکەیبانە وەڵڵی هیواداریتر حکومەت داوا لە حکومەت ناکەین وەڵڵی تازە حکومەت تەواو تیاچووە وەڵڵی هیوادارم ئەوەی گەنجی ئەم شارەیە هەمووی مێلی دەربەنی خان بگرێت بە قورئان بە هیچ شوێنێڵ یەک سیارە بڕاو بێ.
زۆر باشە، زۆر سپاس بۆ کاگەڵکەوت لە دەربەنی خانەوە لەگەڵمان عزیزی ئەمەی کاگەڵکەوت. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاکسەبوو لە چەمچەماڵ وەردەگرم. کاکسەبوریان سڵای خوا لەوێ. سڵاو لە جەنابەت باشی برای گەورەم. وعەلەیکە سەلام سەرچاومان. چاوەکەم قوربان سپاس دەکەم. کاکسەبوور سەرنجی تۆ چییە لەسەر خراپبوونی ڕێگاوبانەکان لەگەڵەوەی کە داهاتێکی زۆری ئەم وڵاتە لەلایەن ئەم حکوومەتەوە کۆ دەبێتەوە ناتوانێت ئەم داهاتە بەشێکی کەمی بۆ ڕێگاوبانەکان سرف بکات؟ بەڕێزەکەم بەڕاستی ڕێگاوبانەکان لە سەرجەم کوردستان خراپە، بەڵامی تر بەڕاستی خەتای میلەتشی تایە کە بەم شێوەیە کات هەڵبژاردن دێت ماڵ بە ماڵ ئەگەڕێن، ئێمە خۆمان لەگەڵیان ئاگەڕێن و بە شێوەیەک دەستی خەڵک ماسەکەین بۆی دەنگیان پێ بدا. بەڵام کاتێک دێتە سەر ڕێگاوبان ڕۆژانە بەدەیان زاجۆمە لە ئەوە مەرگی ئازیزانمانە بێت و لە ڕێگاوبانەکان بەڕاستی کۆچەکەن. کاکسەبوور چەمچەماڵ ڕێگای چەمچەماڵ چۆنیە؟ ویژەر ڕێگایەکی خراپە؟ بەڵێ بە تاکید ڕێگای چەمچەماڵ بەڕاستی نابێن کە چەمچەماڵ ڕێگایەکی خراپە، بە ڕێگای مەرگ ناسراوە. ئیتر ڕێگەبانەکان بە عام خراپە لە تەواوی کوردستان، بەڵام بینینی ئەو تونێلەی دەربەندیخان ڕۆژانە بەدایان زیاد جۆمان لێ بێ کارەساتی دڵپەزێنی لێکەوێتەوە، بەڵام بە عام خەڵکی چی پێڵێن خەتای خەڵکی تایە و بە شێوەیەک کە یاوی هیچ ناکرێ بۆی ڕێگەبانەکان چاک بکرێن. حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بەڵێنی ئەوە دەدەن کە ئەو ڕێگاوبانانە چارەسەر بکەن. پێت وایە کە بەڵێنەکانیان جێبەجێ دەبێت و بەڵێنەکانیان دەبەنە سەر؟ برا گەورەکەم بەڵێنەکانی ئەوان هەر ئەو دقەیە کە لەبەردەم ئەو خەڵکە بەڵێنە دەن و ئێوارە ڕۆشتنەوە ماڵێ لەسەر سفرێکی ڕازا و شانە نانی خۆیانە خۆن و ئاگایان لە میلەت نەماوە. تێ ئەگەی ئێمە بەڕاستی خەتای خۆمانە سبەینێک کە هات لە ماڵەکانمان ئاها خێرا کاتی دەنگدانەکان لێ وەرەگرین، دەنگ بەشێ بدەین، مەمنونیانین. تێگەی خزم و کەسی خۆمان ئاگادارەکەینەوە دەنگیا پێ بدا. ئەمانە بەڕاستی بە کەڵکی هیچ نەماون، بە کەڵکی حکومڕانی نەماون. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاکسەبوو لە چەمچەماڵ و لەگەڵمانە بوو. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئاسۆ وەردەگرین لە سلێمانی. کاک ئاسۆ سڵای خوا لێبێ. سڵای خوا جەنابت و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پێ. وعەلەیکە سەلام سەرچاومان کاک ئاسۆیان. یاخوا لە بەڵا بە دووری چاوت ماچەکەم تەواوی کارمەندان تا سەرکەوتوو ئینشەڵا. حاجی جان سەبارەت بە ڕێگاوبان من یەک داوایەکم هەیە، پێشنیارێکم هەیە لە ئەو براو کەسوکارەی دەشتی گەرمیانمان کەلار و دەربەنیخان کاتی خۆی دوسێ جار بە کەشتیەکەوە هاتن بۆ گردەکایان و دەیگۆڕین. ئەو کەشتیە سواری بن وەرن بۆ گردەکە بڵێن چیتان کرد، وەزیرەکە گۆڕانە. ئەگەر دەسەڵاتت دەست پێشەوە، ئەگەر دەسەڵات شتێ عیبە. ئەمە سەبارەت بە و سەبارەت بە یەکێتی نیشتیمانی یعنی عیبەیە. ئەگەر دەسەڵاتیان هەبێ ئەم سنوورە ئەو هایە، ئەگەر دەسەڵاتیان نەبێ هەر عیبەیە، چونکە ئەوان زۆنی سەوز بەنا ئەوانوێت. من یعنی سیر کە چیان نەمدەڤەری سلێمانیە کردووە، ئاچی پرۆژە هەیە هیچ شتێک لەم سنوورە ناتی بە هەڵەبجە بە سلێمانی بە ئیدارەی ڕاپەڕین بەگەرمی هیچ شتێک بۆم سنوورە ناکرێ و پشتگوێ خراوە. ئەگەر یەکێتی ئەگەر ئێوە دەسەڵاتان هەیە واللهی عیبەیە بەم شێوازەوە لە سنووری سلێمانیاتوە. ئەگەر دەسەڵاتتان نییە واللهی عیبەیە واتان بەسەرات. بۆ لە حیزبەی دەلا تاڵەبانیەکەن بۆ واتان لە یەکێتی کردووە. کاک حاجیجان من پێم خۆشە لەسەر ئەم چێشمەی دکتۆر عەبدولواحید چاومانە تاجی سەرما من وەکو خۆمە دێم ببوورە. ئەو پیاوە خزمەتکارێکی کوردە، مەریوان نەقشبەندی و ئەمسالی وەک مەریوان نەقشبەندی دیێن حەبی بەرامبەرەکەن ناماقولیان کرد. حرمەتم بۆ تەلەڤیزیۆنەکەت و بۆ بینەرانتان. ئەو پیاوە بە هەمووتان بەقەت یەک ڕۆژێکی دکتۆر عەبدولواحید خزمەتی فەقیر و هەژار و کەسکاری شەهید لە قەوماتان نەکردووە. چی وتو ئەم پیاوە؟ خوا وای فەرمووە خوا مەریوان نەقشبەندی ئەوانی کە دێن قسەی پێکەن تاکەی سەردەشتی ئەو ئافرەتەکە دێ قساکەی ناماقوڵێکی قساکەی. ئەو خوا وای فەرمووە ئەم پیاوە موسڵمانە، من موسڵمانم، قسەی خوایە خۆ قسەی خۆی نییە. تاکەمەکە لە هەموو شوێنە پیرۆسترە بۆ دێن پێوەڕن.
بۆ دێنم سوکایەتی و بەیانی ئیسلامەکەن ئەی بۆ هەر کەسێک هەڵسێ ژێن بە ئیسلامەدا و هەرچێکەی مەریوان نەخشبەندی بۆ قسە ناکەی بۆ سوکایەتی بەخوا کرێ بە پێغەمبەرە کرێ تۆ بە خۆتەڵی مسلمان ئاگەر ئێستا ئەم پێشی قسە بە کابرایەکی مەسیحی بڵێ لەو تەلەڤیزیۆنەیەوە وەرە من مایکە بێن لەبەردەستەوە بعدم چاوم پیشاندا سوکایەکە من قەدەوە ناکەم چکە دینەکەم ڕێگەم پێ نادا کە سوکایەتیۆن بە هیچ کەڵکێتر بدەم بەڵام تۆ دێی سوکایەتی بۆ دێی سوکایەتی بەخوا کابرا ئەڵێ کاکە نەعوذ بالله ئەڵێ خوامەوەی حیزبەکەم خوامە ئەی بۆ مەریوان نەخشبەندی لە هەولێروی بۆ نەدوو کاکە حیزبەکە ڕوونکردن ڕاستەکان پیاوەیەوە کە حیزبەکە ئەندام و لایەنگرەکانتانە وایە ئێوە بەخوا زانن ئەی خۆ زۆرینەی خەڵکیان کوردستانە مسلمانە مەریوان نەخشبە ئەی بۆ قسەیەکە لەسەرەوە نەکرد ئەی بۆ قسەیە لەسەر هیچ شتێک ناکەن ئەی بۆ کاکەی هەڵەبجەی قسەیەکان بەریوان لەوە قسەیەکە کافنیت کەسێک قسە ناکە ئەی بۆ مەهابات تا مر قسەیە کرد کەس لەسەری قسەی ناکرد کە جوێن بەخوادا کەس نێ مەریوان نەخشبەندی و وەزارەتی وەخاکە چۆن ئەی بۆ قسە ناکەن بۆ سوکایەتی بە ئیسلام کرێت کە قسە ناکە بۆ دێگەر مەسیحیە کاکەیە حرمەتم بۆ وەکو ئینسانیەت حرمەتم بۆ یان ئەگەر سوکایەتیشان پێ بۆ لە سەرۆکی سەرێمەوە بۆ خوارەوە بستێڵێ واوە ئەی بۆ وەکو یعنی نازام زۆر سەیرە ئەگەر یەکی قسەیە بکە ئەمە خوا فەرمیێت ئەم پیاوە خۆ قسەی خۆی نییە با قسەی خۆشی بێ ڕای خۆیەتی بەسە بەری مسلمانێ وای پێکەن بەسە بەری کابرایکی دیندارە و خەڵک خۆشەوی وای پێکەن ئەستا خۆی شتێک تێکات حەز ئەم پیاوە خوا شایدە ئەگەر دادگایشی عادل هەبێ هەڵبژاردن بکرێ کورد نییە دەنگی پێ نەدا مەگەر ئەوەی کە حەزی بۆ بێ لە مەلهەکان دانیشێ ئەوە حرمەتم بۆ تەلەڤیزیۆنەکە ئەوانە پیاوە ئەمە یعنی تۆ پێ ئەمە قیاسە عەیبە ئەم چێشمە بەرامبەر پیاوێک کە خزمەتکاری کە سوکاری شەهیدی پارتی و یەکێتی کە شەهید بوون مناڵەکانیان بە بزانە بەدەیان کەس من بۆ خۆم عەمەلیاتمە بۆ لێ کاتە یعنی ئەو پیاوە کە خزمەت بە خەڵکەکە وەڵڵا بە هەموو حکومەت هێرێم نەکراوە بۆ وای پێکەن دیکە هەیە باوەریان بگرین زۆر سپاس بۆ کاگاسۆ لە سلێمانی لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد سڵای خوا لێبێ کاکە دانیار سڵای خوا لە خۆت و لە هەموو برایان عەلەیکە سەلام باوکی محەممەد گیان سەر هەردوو چاومان داوا چاوساق و سەلامەت بی لە هەموو ئەو برا بەڕێزانە دەکەم کە پەیوەندی دەکەن تکاتان لێ دەکەم لە تاوەرەکە لامەدەن ئەگەر لە تاوەرەکە لاتاندا ئاگاتان لە کات نامینێ و ئێمە زۆر پشتگوێ دەخوێن و کات زۆر دەمێکە من چاوەڕێ دەکەم تەسەوڕ ئەوەی لە مێشکم دام نابوو بیڵێم نیوەیم زیاتر لەبیر چۆ بار حاڵ هیوادارم خۆشم پابەندی ئەو ڕێنمایی ئێستا بکەوتم کاکە دانیارجان بە تەسەوڕی من ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک خراپ نییە لە چاو حکوومەتەکە لە چاو عەقلیەتی حکوومەتی یەک ساڵ پەیڕە و کردن کە بە چاوی خۆمان بینیمانە ئەو ڕێگاوبانانە طبق الأصل نسخەیە لە عەقڵ و مێشک و تێڕوانین و بەرنامەی ئەو حکوومەتە کاکە دانیار من دەمەوێت بە کورتی و بە پوختی بیڵێم ئێمە با لەمە دوا ڕخنە لە ئەدای حکوومەت نەگرینەوە لە کەناڵێکی تریژ ئاوام کرد ئاوام وت برایەکەم لەمە دوا کەشتێکی باش و چاک و نامۆمان بینی لە حکوومەتە ئەو بکەین بە تەوەری بەرنامەکە من تەحەدا دەکەم حەز دەکەم لە دوای ئەو پەیوەندی من کەسێک سەر بە دەسەڵات بێت لە حکوومەت بێت پەیوەندی بکە باشی یەک سیفەتی باشی ئەو حکوومەتەم لەبۆکە باسی یەک سیفەتی باش یەک شت کە خزمەتگوزاری بی هەر شتێک بیتن کە ئەو میلەتە ئیسراحەتی کردی سەرنج جیاوە لە ئێستادا ئەگەر خزمەتگوزارێکیش ئەنجام بدات تا نیوەی هێنێ و لە نیوەیە تەواو کۆتایی پێهێنێ بۆ نمونە ئەوە ڕێگای 100 مەتری لە سلێمانیە ئەوە ڕێگاوبانی کەلار سلێمانیە ینی بەداخەوە ئیشەکانیشەکە بە نیوە ناچڵی بەجێ هێڵێ کاکە دانیارجان هەر پرۆژێک ڕابگەێنی درۆ دەلەسەیە دوای مانجیدا جاکر هەڵبژاردن بڕیاردرا بکرێتن دەکا بە پرۆپاگەندەی هەڵبژاردن هەمووی درۆ دەلەسەیە من لە زاری لە دەمی شەخصی حکومیەوە گوێم لێ بووە بڕیاری پرۆژەی داوە بەڵام پارە بۆ تەرخان نەکردووە ئەی آخر خوا قەشتی وا دەبێ من دەستی کوڕەکەم بگرم برم کوڕم وەرە بڕۆ باچین بۆ بازاری قەمسەڵەیەکت بۆ بکەم کە چینە بازار برم کوڕم ئاخۆ وەڵام من پارەم نێناوە ئەوە گاڵتەکردنە بە عەقلیەتی خەڵک لەگەڵ ڕێزم ئەوە بەس ئەوان باوا نەزانەوە لەمە دوا خەڵک هەموو شت تێگەیشتی ئەو مشتی شارەزا بووە ئەوە گاڵتەکردنە بە شەهادە لەگەڵ ڕێزم بۆ بۆیم باغەکە و قابلە
ئۆتۆریتەکەی ئەو ئەندام پەرلەمانێتیە یا وەزارەتە یا هەر شتێکە ئەوە گاڵتەکردنە بە خۆیان بە شەهادە تەزویرەکەیان بەڵام ئەوە ئیسپاتکردنی حەقیقەتی خۆیانە کاکە دانیار بەڕاستی پێ بڵێم ئەوە ئەو حکوومەتە ئیوەی نەماوە چیتر ڕەخنەی دەبژێ من پێشنیار دەکەم وەکو چەندین جارە کات حەمەڕەشیدی بەڕێزیش دەوێت تکاتان لێ دەکەم هەتا هەڵبژاردن ناتوە ئۆپۆزیسیۆن دەنگتان ڕەنگتان ناوتان بکەن بەیەک وەڵڵاهی دوای ئێوەش بەرز لەی ئەو میلەتە دەکەون گلەی لە خەڵک مەکەن دەنگتان پێنەدا من قەنەعەتم بەوە نەماوە هیچ حیزبێک لە ناو پەرلەمان بە کورسیەک و بە 5 کورسی و بە 10 کورسی بتوانی ئەو میلەتە لە دەست ئەو دوو دڕندەیە نەجاتداتن کاکە تکاتان لێ دەکەم تۆزێک بە خۆتان داوەرنەوە سەرکردایەتیەکان تکاتان لێ دەکەم لە لود بەرزێتان وەرنە خوارێ والله بەتەنها هیچتان پێ ناکرێ هەر مستەضعف و زەلیل دەبن بەس ئەو میلەتە تا بێنە قاقایاتوە والله تااقەتمان نەما لە شەهیدە داومان بە هاوشانی ئەوەی کە ئاماژەت پێکرد کە گرنگە ئۆپۆزیسیۆنیش بەخۆی دابچێتەوە ینی ئەوەندەش گرنگە کە هاوڵاتیان بەشدار بن لە هەڵبژاردن و ئەگەر ناڕازیە دەنگما بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هیچ کاریگەری باشترە بێ لەوەی کە نەچێتە دەنگدان و لە سوودی دەسەڵات دەبێت کە دڵنیای کە بۆ شازێ و لە ڕابردووشدا بینیمانەوانی کە نەچوونە دەنگدان لە بەرژەوەندی دەسەڵاتدارانە بۆیە سەنگ و قورسایی و بەهێزی ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی بەوەیە کە هاوڵاتیان دەنگیان پێ بدات تاوەکو دەنگێکی کاریگەرتر بن چ لەوەی ئەگەر ئۆپۆزیسیۆنێک بۆ منە 5 کورسی هەبێت و لەگەڵەوەی کە بۆ نمونە 20 کورسی هەبێت کە بە دڵنیایی و کاریگەری باشترە بێت کاکە دانیار ئێستا ئۆپۆزیسیۆن نزیکەی 15 تا 17 کورسی هەیە باوەڕم پێ بکەم من شەخسێکی بیر و بۆچوون پەروەردەی ئاینیم بەڵام وەکو حیزبایەتی بێلایەنم هیچ لایەنێک نیمە قەنەعەتم پێ بکە قەسەم بەو خوای کە خەڵکی کردین بەڵام باوەڕم پێ بکە ئێستا دەنگ نادەم نە بە یەکگرت و نە بە کۆمەڵ کە هەردووشیان یەکیان چاوی ڕاستمێکیان چاوی چەکمە لەبەرەوەی دەزانم ئاوا هیچیان پێ ناکرێت خۆممان دی ناکەم بەڵام کە هەموو ئۆپۆزیسیۆنەکان بوون بێت ئەگەر ئەو کاتیش مجموعی کولیان 20 کورسی بی من ئومێدم بە 20 کورسی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتوو هەیە نەک بە 5 کۆمەڵ و 5 یەکگرتوو ئەو دەی ئەو 5 ئەو ئیمانم بەوە نییە قەنەعەتم پێ بکە دەنگ بە ئۆپۆزیسیۆن نادەمە تا ئاوا پاسە بن بەڵام کە ئۆپۆزیسیۆن دەستی خۆی کردەوێت ڕەنجی خۆی کردەوێت بەرامبەر بە دەسەڵاتێکی دیکتاتۆر و فاشیست و گەنداڵ من تەشجیع دەکرێم من ورم دێتە دەستەی من ئومێدم دەبی بە ئۆپۆزیسیۆن دەڵێم ئەوە شتێک هات پەیدا بوو کە تەمسیلی من بکە بەڵام ئەو لەولا چار و ئەو لەولا دوو ئەو لەولا سێ قەسەم بەخوا دەم بە هیچتان نادەم بەڵام بە من دەوێت سوێن بەخوا خوێنم لە پێناوتان دەڕژێنم سوپاس زۆر دەنابێت زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پێندێکی دیکە کاک عەبدوڕەحمان وەردەگرین لە هەولێر کاک عەبدوڕەحمان یان سڵاوی خوارد لێبێ سڵاو لە جەناب بیسەران و کادری رادیۆش وعەلەیکە سەلام سەرچامە ئوستاز دانیال جەنابت ئاگاداری وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەوجا هەرزانترین شت لەسەر خاکی عێراق ئێستا ئینسانە وەنیا إنسان خليفة أو خدايا عظيمة وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة كوابو هم ولقد كرمنا هم خليفة أو بالنسبة إلى العراق يعني أوي بايخة بمروف نادر إلا أوي كملكتي همو أوامري دريا لا شو مسكيان ترسي أري عولمة يعني شي قلت يا عولمة يعني مصر ورتان وشنو خرمان دولة زناتان وهرهم بيستران باش في الله وكان من سبوخان كوابو وابيدتي رئيس شو مسكي لسر عراق تطبيق ذكره أستاذ العاجز من أتبع نفسه هواها وتمنى على الله الأماني أتو جناب الأغاداري لو روزي لحظي البرنامج جناب كان عالم هالشريكة لذاتي وشا كل لدوي درشي وين ما وشا كان تحويل ببن بقول لا طلع حركة لما خوي أوي لدليتي دايد الرجي بديع أوي يجيك وقل اعملوا فسيرى الله عملكم اخواني فرموا وقل تكلموا فسيصنع الله كلامكم شوي نفرموا اخوان
اعملوا فسيرى الله عملكم. إنجليز دلين you are the reason for the season. أتو خود مرتركي لو وضعي تدرس الكردية. باش بياني دو بياني. غوري شمدريز دايا همو براين. خدمتك يا عبد الرحمن. بياني دو بياني. دان ديتوا أوي أورو كزور فرا بيك بطانية بيك جلوس باكت بيك شيشة كمان هي أضل بعاز دغوري بعاز نرخشة في يوسف بعاز تكا هي بكالت شي موبايل هي ممكنة بجلوس باكت هي أصنع ببطانية لو عبد الرحمن بيتوا بوشي المؤمن من جحر مرتين دارك في اللي بوشي بيركنوي بشك لتاكي كردي بوشي عزيز عبد الرحمن لیم کرداری دوم خواخۆم بگری لێتر بەخوان سپاردی. زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمان نبوو. کاک عەبدوڕەحمان ئاماژەی بۆ کردکە لە کاتی هەڵبژاردنەکاندا تەواوی ینی بەشێکی زۆری نەڵین تەواوی بەشێکی زۆری هاوڵاتیان کە لە ئێستادا نیگەرانن لە کەم تەرخەمیەکانی حکوومەت وە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و نەبوونی ئەو هەموو خزمەتگوزاری کە لە ئێستادا هەیە کاتی دەنگدان کە دێتەوە بە کۆمەڵێک دیاری لەوانەیە بەشێکی زۆر لەو هاوڵاتیانە بکەوێنە ژێر کاریگەری لایەنەکانی دەسەڵات و بە بەخشینی دیاری و بە بەخشینی پارە و هەندێک جار دەمانچە و کە خۆیان ئیدعای نێشتنی دەمانچە دەکەن بەڵام لە کاتی هەڵبژاردنەکاندا دابەشی دەکەنەوە بەسەر هاوڵاتیاندا وەکو دیاری دەیبەخشن تاوەکو هاوڵاتیان دەنگیان پێ بدەن کە بەشێک لە هاوڵاتیان ئەم بیر و بۆچوونیان هەیە کە بەو شتەکەمانە لەوانەیە ڕاو بۆچوونیان بگۆڕێت و دووبارە دەنگ بدەنەوە بە دەسەڵات. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک هاوڕێ لە زەردەلیکا وەردەگرم. کاک هاوڕێ یاسڵای خوا لێ سڵاو لە جەناب مامۆستاگیان سەرهەد دوو چاومان کاک هاوڕێ مامۆستاگیان من خەنی ئەمەم نییە ئەمانە سەرکردن ئەمە ئیچە ئەمە قەی ناکە بەس گەنجن نامرن ئومێدێ نییە بمرن یعنی خەمی ئەومەیە ئەوە کانتریش پێرەکەن ئەینا ڕێی دەبنی خام کەلار هەموو ڕۆژێ خوێنی ئەو گەنجە داماوە نەئەڕن هەموو ڕۆژێ ئەو خوێنە ئەرشێت یعنی ئەم بەرپرسانە نازانم نانە سەرخەت نازانم ئینسان والله ئەو پیاوەی هەودێ ڕاستی کرد سوێن بەخوای گەورە خوێنی ئینسان لای ئەم کوردانە وەکو حیوانیش نییە خوا ئاگادار خوا ئاگادارە حیوانەکانی خۆیان کە هەڵە تەلەکە لە ئینسان خۆشیان گەڕێت یعنی ئەو هەموو گەنجە ئەوە هەموو ڕۆژێ ئەوە مزاهرەکەی ئەگیری ئەندا پەرلەمانەکانمان ئەوەتانێ ئەو دوانسیانەی دەنگی کرد ئەوە تا دەریان کرد یعنی هاوارێک نازانین بۆ کوێ بڕین داوا لە کێ بکەین باشە ئەم جادوبانە نبینین بۆ کەلار ئەی بۆ دەنگدانەکان بۆ دوکانەکانی سمو دەگەڕیان کا قوبات دەگەڕیا دەنگمان بدەنێ و هەلی کارەکەین چیەکەین و نازان چی و ئەمان ئەی باشە خەینە ئەم خەڵکە بۆچی بۆ ئەوە وای کردە کە ئەوان ئاوا هەر ئاواون و هەر لە دووڕە سەری خەڵکن کاک هاوڕێ بۆچی بەڵێ نەدەن ینی بۆ ڕووداوێکی هاتوچۆ دەبێت هەفتەی ڕابردوو دوو ڕووداوی هاتوچۆ هەبوو لە نزیک دەربەنی خانە خێرا کاربەدەستانی حکوومەت داتنە سەرخەوت و بەڵێنی زوو چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیانەوە بەڵێنی وایدا کە و ڕێگاوبانە چارەسەر بکەن بەڵام دەبینی دوای مودەتێک بەڵێنەکەیان نابنە سەریانی ڕێزێکی تاوام هەیە بۆ جەناب و بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان خەڵکەکە ئێمە ساویل کرد بە دوو قسە خەنەعەتەکە هات تۆ جوزەلە لێدەن گشتێکەوە هەڵپەرکەکردن تێگەی باوەڕی چی کاکەزانێت بۆ خاتی خوا ئەم خەڵکەی ئێمە نازانم هەتاکەی ئەمە قبوڵەکە مزاهرەکەی ئەوە 6 ساڵەوە ئەوانەی بادینان 6 مانگە هەڵە ماڵۆ نان ناخۆن ئەمدا پەرلەمانەکان پارەکە وەرەگرن و دەنگ ناکەن ئەی باشە خەینە 111 پەرلەمان قورئانیان خواردێ دەستیان داتە سیجزنەی قورئانە کە خاینات دەکرد ئەی بۆ ناچە سەرخەت ئەی بۆ ئێوە هەر ئەوەنە خەڵکانگەرەکە تا دەنگەکەتان بۆتی ئەینا ئیتر بە ئێوەوە بە هەر هەمووتان و بەس دەنگەکەتان گەرەکە ئەینا لە دوای دەنگەکە کەس هیچ ناکە نە سەرکردان نە ئەوانەی کە دەست لە قورئانە هیچ ناکرد جاکا گەورە خراپبوونی ڕێگاوبان چ پەیوەندی بە لایەنی ئۆپۆزیسیۆنەوەی ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن ئەوە تەنها دەسەڵاتیانەوەی کە چاودێری حکوومەت بکەن و کارە چەوتەکانی حکوومەت بخەنە ڕووە چارەسەری کارە چەوتەکانی بکەین دەسەڵاتیەوەی نییە وەزارەتێکی نییە بۆ نەبێت چارەسەری ئەو کێشەیە بکات کاکەزانێ گیان ئێمەی هاوڵاتی ئەزانی دوو لە ڕووی جەنابی ئێمە شوان ئەزانین ئەزانین ئەو جادانە ئاوایە باشە ئەم حکومەتە گەورە خواکەکە جبێنێ شەوە گرن بەخوا دیارە پێیسە جبێنێ دەدانە دانیە گرنیان نان ئەی باشە بۆ ئەو ڕێگای کەلار سلێمانی نبینیان هەموو ڕۆژێ
خوێنی ئەم گەنجەوەکەکەی سەدام خان و پارەی بۆ دابینەکرد بۆ مناڵەکانی کو ئەمان چیەکەن بۆ ئەوانەیە کە ئەم هەموو سیارە و داهاتی دەوڵەتە ئەو بابزانی داهاتی وڵاتە ئەو هەموو سیارە کە ئاوای وەسەراتی ئەوە جادۆبانەکان ئاوای وەسەراتی هەموو ڕۆژە فلات ببینە لە دەربەنی خان و لە کلارۆ بەرەو سلێمانی ڕۆ ئێ باشە تۆ ئەوە سیار مەلایەتی ئەوە برادەر بگرن کە بتوان بیوەنە ڕێو ئێ باشە تۆ ناتوانانی وڵاتەکە بۆتە ڕێوە ئەمە مسیارەتی هەر بمرد ئەی باشە جەری ئەو هەموو دایکە داماوە ئاوا جەری سووتیا ئەوە لای چێ بەرپرسە غێر ئەو حکومەتەکە گازە بەناو سپاس بۆ جەناب و زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاگاوڕێ لە زەردەلیکەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوار قورنە وەردەگرین کاک عەبدوڵڵا سڵای خوات لەبێ السلام عليكم ماڵەتە وعليك السلام سرد و چاومە کاک عەبدوڵڵا یەماشی تۆ یخوا سەلامەت بێت ئەوە کاک عەبدوڵڵا ڕێگای ڕانیە سلێمانی چەند ساڵەوە خەریکن و تەواو نەبووە بەڵێ ڕێگای ڕانیە سلێمانی پێم وابێ ئەوەی چەندین ساڵە خەریکە تاوەکو ئێستا تەواو نەبووە لەسەر دزێ حکوومەتەوە وا تەواو ناوە مامەسا ئەو زادەیە ئەو زادەکە هەر بۆ خۆی زادێکی خراپە بەڵام ئەو زادە بگراوە بە خۆتەراسی کابرای سپارەکەی وەرنەگری بەچی بیکات نادەنیە پێی ناکرێت ئەوە سێچوار دەستی کرد ئەو زادەیە ئەو زادەی سێچوار دەستی کرد تا تەواو ئەساسیان تۆ ئەو چوار قورنە و زۆر باشترێتەوە بەس ئەو هیچ شتێکم نەکرا شۆفری دێگەن بەخۆ ڕایبۆڕایی وەک خۆی دێتەوە ئاو باران وەک خۆی دەکاتەوە بەڵام جادەکانیش ئەتی جادەکان سەرڕێ خراپن بەڵام خەڵکەکەش بەڕاستی پێبڵە خەڵکەکەی بێتەکە خراپترە وەرە بۆ تەماشای جادەکەی کە سەعاتی تڕێلە باری باشتر 30 تەنی باشترە 28 تەنی باشترە وەوا تەکسی نایگاتەیە کەوازاتی تەکسی نایگاتەکە لە کاوە ئیسافەشی لەگری لەگەڵ ئیسافەکەی دەگری بەو هاوێنە کێڕەکەی ڕاڕۆژە تێکا بەکاتە ئەوە چێوە عالی دایرەتی چۆیە ڕێگاوبان شتێکی وا بکە ئەو ساعت تڕێلانە بە هەر جادەکانی وەلاتی بە تورکیان و بە ئێرانیان و بە ساعت تڕێلەی ناو هەرێمی کوردستان و ئەو جادە بۆی وایە نابەت ئەتی تڕێلە وەرە تەکسیەکەی نەڕوا تڕێلە وەڵا ئەوڕۆ چوە هاولێرێ وەرە حابار لە 30 تەنی ئێوە وە تڕێلە وەپێشەوە تڕێلەکانەکەوتەوە بەو جادە ئەو ناگەی لە ئێبابە تۆ کابراایکی وانە تەحامل بی ئەو کەکە پیش حادثەیە برا ئەوشی ئەوەیە وەڵایشی جادەیە وەڵای نیوەی خەڵکە ئەو خەڵکێ وڵا بێگومان کاک عەبدوڵڵا بەشێکیش هەر هاوڵاتیان خۆیان تاوانبارن کە ڕووداوی هاتوچۆ ڕوو بدات ینی ئێمە نەمان تەنها ڕێگاوبانەکان لە تارێک کابرایە وەڵا کاکە خوای لای وەڵا خوا نەژینەوە وەڵا توی ناوتە وەڵا خوا ناژینە تۆ داخۆتەرێ لە کاتەکە لێواز بە دەشتارە کابرای مەدە چوار کەسان دەبخیدە لەدەبوو ڕاستە مامەستا زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوار قورنەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک هەژا لە قەرەداغ وەردەگرم کاک هەژا گیان سڵای خوات لەوێ وای خوازە تۆ براکەم باشی عەلەیکە سەلام سەرهەد و چاومە سەلامت کاکە لەسەرەوەی بەرنامەکەت لەسەر خراپی ڕێکەوبان خراپی ڕێکەوبان بەڕاستی ڕێگەکان هەمووی وێرانە ئەمجا ئەو ڕێگانەشی کە چاکێکەنەوە قیرێتن ئەو قیرە وەکو کومباری وەکو فەرش لوولە لێ کە دەژێ پای سارامی دوومان وەڕێکی ناڕوە ئەوەش هەمووی کوالەتی قیرەکەی کە بە خراپیکەن و بە گەندەلیەکەن ئەمجا ئەو جادانش کاکێتە جادەی ئێمە بەڕاستی جادەی قەراغبینی قەراغ سلێمانی چەند ساڵە هەر یەکساییدە ئەنی حاجی گیانە بۆیە ڕێگە قەرەباڵغ نییە و شوێنی بازرگانیی لەسەر نییە ئینا هەموو ڕۆژ لە ڕێ دەربەنیخان خراپی حاجێکیان ڕۆدە ڕێگەیەکی زۆر وێران بەڵام ئەوی تیا تۆ ڕێگەت چۆڵە هی ئەوەی تۆ دەپاش لە شوێنانی کەش ئەنا بکو ڕێگە دەربەنی خار ئیسحان بینی ئەو ڕێگە دەربەنی خار ڕۆژ هەموو ڕۆژ حادثێکی دوان وستیان ئەمرێت لە پێناویی لە پێناوی کەمتەرکەمەتیایە منجا بەڕاستی خەتای هەڵکشیکیایی لە تۆچی سەنەی سارە تازەکە سەنەیەەکە پارەی ڕێگەوبان و ژینگەوریێتێن ئاسان پارەکە ناچێت تۆ خزمەتی ڕێگەوبانەکە ناچێت تۆ خزمەتی ژینگەکە ئەوش خەتای خەڵکەکە پای ڕێگەوبان و ژینگادا بکە هەمووی بێدەنگ بوو کە سەپا بەسەر ئەم میلەتە یعنی تۆ پای ڕێگەوبان بۆ دی بۆ ڕێگە چاک کرد بەڵام پارەکە نادێت پاکی ڕێگەوبانەکە کاولتر بۆ پارەکەشی کەس نازانێت چی لێ با 6 ساڵە پای ڕێگەوبان وەرەگیری و پارە وەرەگیرە لەو خەڵکە پەس داهاتی مرۆڤ پارەی سێ ڕۆژی داهاتی مرۆڤ سەرف کا بۆ هەر ڕێگەیەک هەموو ڕێگای پێ چاکرێت بەڵام ناکرێت کاگەژار هەر کەمێک لەو داهاتی کە لە مەرزەکانیشەوە هەیە تۆ ڕێگای مەرزەکانی بینیەوە چەند وێرانە
مانگانە و ساڵانە ئەو هەموو داهاتە لەو مەرزانە و دەستیانەکەوێ ناتوان کەمێگەڕ و ڕێگایە چارەسەر بکەن یان هەر بۆ ئەو بار هەڵگرانی کە لێەوە تێدەپەڕن بەڕاستی چەند ساڵە تۆ خۆت لە کەناڵەکە ئیشەکەیت چەند ساڵەوە ڕێگایەکە من پێ بڵێ کە کامێرەکەتان چی کرد نۆژەندی ڕێگایەکیان کردبێتەوە ڕێگایان تازە کردبێتەوە ئیلا پینەکردنە پینەکردنیش هەمووی 4 ڕۆژ ناکایانێت گوێرانە بێتەوە یانی تۆ سەیری کەسە چەند ساڵە خەریکی ئەو ڕێگە دەبەنی خان یانی مناڵی پیا بە تازە لە دایک بۆ هەرزەکارە خەریکی ئەو ڕێگەیە هەتا ئێستاکەوە 7 ساڵە یعنی تۆ وەرە سەیری کە 7 چاوەڕێی ڕێگەیەکی 20 کیلۆمەتری یا 20 کیلۆمەتری بکەیت پێیان شاک نەکرێت کەواتە خەتای چییە؟ یەک خەتای دەسڵاتە دوو خەتای نیەتەکە قبولێکا لێیان ئەمجا خەتا ئەوەیە کە تۆ ئەم هەموو یاسا تەنە بەسەر ئەم میلەتا هەمووی قبولێتی یعنی وەرە فەرموویتە 260 کامێرە دادرێ لەو ڕێگانە کامێرە لە ساعت داهاتی لە هەفتە لە ساعت هەفتای داهاتەکەی بۆ کۆمپانیایە بۆ 15 ساڵە 20 ساڵە لە ساعت 30 بۆ حکومەتە یعنی تۆ وەرە حەوای لێ بە سیارەش بڕۆ كل صالح ولكن وسيصل 14000 اكر حال هيك مخالفه نكيت صار كاميرا بويتو موجه كاميرا كان دياري كراو يعني براسي اما عم يخلق روتانه وخلقش بيدن ديو حكمتش داخليه بس اليوم هاجا شهر رقاكش نكن بباركاتي كتيبري بو رقا خراف او بارش مالي ورن هر باش دنيا بلو رقاش كيف بارا او كتدوا او ام جام يا سنه ودور درجه هم بس سيستم راجعيه شلون كورونا كبو كهدي كورونا كان كوتيان دوروس دوایتیان مانیت دوایتیان شەفان ڕۆی ئاسەکەی لەبەر ئەوە هەمووی وردە بە تەدریجی سەیریکە وای لێت بەو ڕێگا کە ئەڕۆیت قەسەم بەخوا هەموومان نەقابەت دادر لە سەیتەرەکانە لە پاسەکانە پارەی ڕێگەکەش لێسێنە بێ ڕێگەوبانی مرۆڤیش فەلەمەکە هەمووی 2 ساڵێکە ئەوە شەدین خەڵک کە بێدەنگ بۆ هەموو شتێکە سەرەتا خەڵکە زۆر سپاس بۆ کاگەژار لە قەرەداخەوە لەگەڵمانە وڵای ئازان و خۆشەویستان مانگی ڕابردوو وەزیری دارایی خۆی ڕایگەیاند لە کۆنفرانسێکی ڕۆژنامە نووسیا ئاماژەی بۆ کرد کە داهاتی گومرگی و داهاتی ناوخۆیان لە 956 ملیارەوە بۆ تریلیۆنێک و 791 میلیۆن زیادی کردووە ئەمە ببوورەمە داهاتی نەوت بوو وەروەها داهاتی باجیان لە 300 ملیارەوە خۆی ئاماژەی پێکرد لە 300 ملیارەوە بۆ 796 ملیار زیادی کردووانی ئەم هەموو داهاتەکە زیادی کردو بەڵام بەداخەوە تاوکو ئێستا نەتوانراوە چارەسەری بەشێکی زۆر لەو کێشە گرفتانەی کە هاوڵاتیان هەیەە یەکێک لەو کێشە سەرەکیانەی کە هاوڵاتیان پێوی دەناڵێنن و بەداخەوە خێزانەکان یاخود هاوڵاتیان ساڵانە چەند کەسێک سەدان کەس گیان لە دەست دەدەن و بەهۆی خراپی ڕێگاوبانەکانەوەیە چونکە ئەمە ڕێگای مردنەوە دەبێت چارەسەر بکرێت و بتوانێت ڕێگاوبانێکی تۆکمە و باشمان هەبێت تاوەکو کەمترین ڕوودای هاتوچۆ لەسەر ڕێگاکاندا ڕوو بدەن دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتو سیتا لە سلێمانی وەردەگرم خاتو سیتا سڵای خوا لێبێ سڵای خوا لە بەڕێستان ئەم کارزاندار سەر هەردوو چاومان خاتو سیتا سپاس بۆ تەوەرەکەتان دەستخۆشی لە خۆی پەیوەندی جوانەکانی هاوڵاتیان و هاونیسمانیانەکەم هەڵبەستێبینی جوان ڕخنەی جوان زۆر جوانتر احترا دەستخۆشیان لە یەکەم بۆ تەوەرەکەی ئەمجارێستان هۆکارەکانی خراپی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان لەو شتانەی کە ڕۆژانە بە بەرچاو خۆمانەوە ئەیبینی ئەگەر کۆڵانەکان بێت شارەکان بێت لەملا بێت لەولا بێت کۆمەڵی گەنجی لاو ڕەنگە تیزڕەویش هۆکار بێت هەنێک کات لە جادەوبانەکانیان سیباقکردنیان و هەندێک کاتی ئەو بازرگانی و بەحەدەردانی وڵاتی سامانەی کە بەسەر ئەم جادەیە کە خێر و بێری سەخسان و بەخسان ئەکرێت بۆ حکومەتە بۆ حیزبە نەک حکومەت بۆ دەسەڵاتدارە ئیتر نازان نایبین حکومەت نایبین دەسەڵاتدار ناوین منێ کۆمەڵێ مافیا کە سەرەتی سامانی خاک بەهەدەر ئەبەن سامانەکەی ئەم وڵاتە بەسەر جادەوبانەکان و هەم لە ڕوویەکی ترەوە کوالێتی ئەو ڕەنگە ئەگە هەندێک جار چەند ساڵانێک نۆژەن بکرێتەوە ڕێگاوبانەکان یاخود ئاکان یا هەر شتێک بە تایبەت ڕێگاکان ڕێگە کوالێتی باش لە بەکار نەهێنرێت دوای چەند ساڵێک هەم هەڵ بتەکێنرێتەوە یان موادی باش بەکار نەهێنرێت ئەمانە هۆکارێکن کە ڕێگاوبان خراب بێت
خاڵێکی تر من ئەڵێم ئەگەر بە ڕۆژنامە نووسێ قسە بکەم من ئەڵێم تاکەی حکومت بە ئاگا نایەت تاکەی تێناگات تاکەی ئەم بەدپۆسی و مەدپۆسیەیان هەتاکەی لەسەر مێزی سیاست ئەم بێهۆشیە بەریان ناگات من ئەڵێم ڕەکانی خۆیان مناڵەکانی خۆیان ڕەنە بەسەر زەویە گوزەر نەکەن بە ئاسمانە گوزەر بکەن باکیانە مناڵی فەقیر و هەداتیا بکێت ئەگە خۆیان بەسەر ڕێگاکانە دووجار نەماندی ڕۆژێ لە ڕۆژان لە گۆڤارەکان لە ماڵپەڕەکانە ببیستین سیاسەتمەدارێ ببیستین مەسئولێک ببیستین مناڵی مەسئولێک چەندەیەکی خوێنی لێ هاتبێت بەداخەوە ئەڵێم لەم ڕۆژانە ئەوەی کە لە ڕێگای دەربەندی خان ڕوویدا هەموو ماڵێکی هەژار هەموو ماڵێکی کوردی بەزمەینەت ئەوانەی کە یعنی ئەو ڕووداوەسیاسیانە دینیان یعنی تەسیر بوون پێ ڕەنگە چاوی سەریان نەبێت ڕێگاوبانەکان بین ڕەنگە خۆیان گوزەر نەکەن بە ڕێگاوبانەکانە نابن دەسەڵاتداران لە کۆتاییە لەم دەستێ ئەەکەم هیوادارم جێگەی ڕەزامەندی ئێوە بێت و حکومەتیش ئاوڕێکی دزی خێرا لە سینی دەزمەینەت و هەژاری وڵاتەکەی خۆی بداتەوە ئیتر بەسە خۆرەخکاری و دابەزکردنی وڵاتمان نیشتیمانم هەند دڵڕەقی حاسابێ لێت داواکاریەکم لێدەوێت دوو پرسم ئەوێ پرسێ بۆ قمە ئاوێ پرسێکی تر بۆ نانەڕەقێ گۆتانێک بۆ پیرەکەم دەستە سڕێ بۆ فرمێستی تاوەکەم ئاهێک بۆ ڕۆڕۆی سەر قەبرەکەم ئیتر وەعدێ هەر تۆم ناوێت ناوت نەبم وەستێتێک بێت بۆ حەوتست و بۆنەوەکەم ئێرە بۆتە حەسەتی زۆرێکمان ژیان لێ بۆتە گۆڕستان خەمی نان و خەمی ژیان لەکوێی ئێرە حەسانەوە بوونی هەیە بکەین ژیان دەستخۆشتان لێکەم زۆر سپاس بۆ خاتوسیتا لە سلێمانی و لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەباس لە سلێمانی وەردەگرم کاک عەباس سڵای خوات لێبێ بەڵێ کاک عەباسیش پەیوەندیەکەی داخرایەوە بەڵا زان و خۆشەویستان ئەمەوە بابەتی ئەمڕۆی دوانگەی خەڵک و پێشکەش بە ئێوەی ئازیزمان کرد بۆ هیواییکە کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکرێت و ڕێگاوبانەکانیشمان ڕێگاوبانێکی چاک و تۆکمە بن و حکوومەتیش ئاوڕێک لەم میلەتە بداتەوە و بەشێک لەو داهاتی کە هەیەی بۆ ڕێگاوبانەکان بەکاری بێنێت و بتوانێت ڕێگاوبانەکان چارەسەر بکە. دەچمە لای دوایین پەیوەندی کاک محەممەد لە ڕانیا کاک محەممەد سڵای خوات لێبێ وعەلەیکە سەلام سەر دوو چاومان ساکی بەڕێ دەکەم سەر چاومان کاک محەممەدیان تۆ باش خۆشی بەرنامەکە لێ دەکەم سەر دوو چاومان چاوی منی بەڵێ سڵای خوات لێبێ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سەر چاومان کاک محەممەدیان وعەلەیکە سەلام کاکە ئەو دوو بنەماڵەیە هەر لەسەر هەر لە مەسەلەی ڕێگاباندا گەندەڵیان نەکردو لە هەموو شتێکدا گەندەڵیان کردووە بەڵێ بۆچی بەڵێنی درۆ دەدەنە هاوڵاتیان و بەڵێنەکانیان جێبەجێ ناکەن کۆمپانیای کۆڕک تەلیکۆم لەو مانگەیدا بە سەداکە لە شای ڕانیا وعدەیان دزیوە چۆنی کاک محەممەد ئەو شەو من تەقریبەی دوو وعدەم ڕۆی چوم پری وعدەکە پێی وتێکەمەوە دوو وعدەم ڕۆی برادەرێکی دیکە هەر لەو دوکانەی چووە وعدەکی بای 20,000 وعدە تێ کردووە ئەوی وعدەکانی دزراوە برادەرێکی دیکە دەڵێ لە خێزانم وعدەکی ڕۆیەوە بەلاش نەتزانی وە کار چییە کاک محەممەد بۆچی وای وان دەڵێ نامەد واتە وەڵامی ناوەکەت داوەتە بۆی ڕۆی چۆن دەبێت کە نازانێت ئەم پێش پشکلای وەڵامی هیچ نامەیەکم دابێتەوە دەڵێ فێڵیان لێ کردو وعدەیان لێزیوە زۆر باشە کاک محەممەد دی لەمە دوا سێری موبایلەکەت کە زوو بزانە نامە نەنێری لە خۆتەوە زۆر سپاس بۆ کاک محەممەد لە ڕانیە و لەگەڵمان نبوو بەڵای ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ